زانایانمان فەرموویانە خەڵکی چوار بەشن لە بواری زانیاریە. خەڵکی چوار جۆرن، وەک معلوماتێکی گرنگ کە پێویستە ئێمە بزانین ئێمە کام نەوعین لەم نەوعانە. خەڵکی چوار جۆرن، لەم چوارە بەدەر نییە. بزان من و تۆ لە کام مستەواین، ئاگامان لە خۆمان بێ. کەسێک هەیە، ئەمە بەشی یەکەمیان، زانایە و ئەیژزانێ کە ئەزانێ. ئەوە عولەمان پێویستە ئێمە شوێنیان بکەوین. کەسێک هەیە زانایە و ئەژزانێ کە ئەزانێ، ئەمە عولەمان و پێویستە ئێمە شوێنیان بکەوین. بەشی دووەمیان، زەلامی دووەمیان، کەسی دووەمیان، جۆری دووەم، کەسێکە ئەزانێ بەڵام نازانێ کە ئەزانێ. زانیاری هەیە، شارەزایی هەیە، بەڵام بەخۆی نازانێ. دائیم وا دەرەخا هیچ نازانێت و بە ترس و لەرزەوە قسە ئەکا کاتێ بێوێت شتێک بڵێ، ئەمەش حەساو کە خەوتووە و پێویستە هەڵی سێنی لە خەو، پێی بڵێ کاکە تۆ شت ئەزانی، هەوڵ دەشتەکانت مەزبوط بکە و پێویستە ملت پێویستی بە تۆیە، ئەبێ نەخەوی هەڵسیت. ئیتر بۆ چیتە ئەم علمەکە کۆت کردوتەوە چەندین ساڵە، بیلێرەوە با خەڵک ئیسفادەی لێ بکە. بەشی سێم یا جۆری سێم، کابرایەکە نازانێ، زانیاری نییە و ئەژزانێ کە نازانێ، یعنی خۆی بەخۆی ئەزانێ کە ئەم هیچ نازانێ، بۆیە دەمی خۆی ئەگرێ و عاقڵە و گوێ ئەگرێ، قسە ناکە گوێ ئەگرێ. ئەمەش زۆر گرنگە، ئەمیش کەسێکی باشە، مادام اعترافەکە کە نەزانە و هەوڵ ئەدا بزانێ و دێت شارەزایی پەیاکە، ئەمەش شتێکی باشە. جۆری چوارەم خۆشەویستەکانم، کابرایەکە نازانێ، بەڵام موسیبەتەکە لەوە نییە نازانێ، موسیبەتەکە لەوەیە کە نازانێ. ئەمە موسیبەتە گەورەکەیە، ئەمە شەیتانە، قوڕەکاتە سەر ملەتێکە. بەڕاستی ناوینی ئەوانەی کەوا دەمیان زوڕە، خۆیانیان لێ بۆتە عالم لە بوار دینە و لە بواری غەیری دینە، نازانن بەڵام ناشزانن کە نازانن. کابرا ئەهێنە سەر تەلەڤیزۆن قسە ئەکا بە کەیفی خۆی یاری بە دینی ئیسلامەکە، یا یاری بە عەقڵی ئەو خەڵکە ئەکا لە بوارەکانی ترە. جا ئەمە شەیطانە و بەخۆی نازانێ کە نازانێ. ئەبێ ئاگامان لێی بێ کاتی ئەڵێم شەیطانە، مەبەستم ئیبلیس نییە، مەبەستم ئەمە وەک شەیطان وایە، نازانێ کە نازانێ. لەبەر ئەوە خۆشەویستەکانم، ئێمە ئەبێ هەوڵ بدەین کامیان لەمانەین، یا ئەوەتانی عالمەکە و شارەزاکەین، ئەوە گەر عالم بین بەخوا ئەرکا لەسەر شانمان نابێ لێی بوێسین. ئەگەر بە خۆمان بزانین کە عالمین یا نەزانینیش، ئەبێ ئاگامان بێت و نابێ بێدەنگ بین. و دووهەمیشیان ئەوەیە کە نەزانە بەڵام ئەزانێ کە نازانێ، ئەبێ دانشێ و طالب العلم بێ، ئەبێ هەوڵدا فێر ببێ، با پیریش بێ، با بەتەمەنیش بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ یا عالم بە یا متعلم بە، سێمیان نەبی وریا بە دوای تیا ئەچیت. یا عالمی یا متعلمی، سێمیان نەبی تیا ئەچیت. ها ئەمە نەد خەڵکەیە دەم ئەکوتێ لە علم و هیچیش نازانێ، هەر زۆرە. خوای تەعالا ئێمە لەو جۆرە بپارێزێ.